بناوی خدای گەورە مهرەبان ئامادەبوانی ێژە زۆر بەخێر بێن. زۆر خوشحاڵم کە جارێکی تر توانیم بێمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست. من بەخێراتنێکی تایبەتی وەزیری بازرگانی حکوومەتی فدرالی دەکەم بۆ شاری هەڵابجێ خۆشەویست. زۆر بەخێر بن جەنابی وەزیر. خوشحاڵم جارێکی تر دەرفەتیەوەمان بۆ ڕەخسا کە بینەوە خزمەتی خەڵکی خۆشەویست و نیشتیمان پەروەری هەڵابجە بۆ دانانی بەردی بناغەی پرۆژەی سایلۆی هەڵابجە کە پێویستە لە کاتی خۆی و بە پێی مەرج و پێوەرە نێودەوڵەتیەکان جێبەجێ بکرێت و بخرێتە خزمەتی خەڵک و جوتیارانی ئەم دەڤەرە. هەفتەی ڕابردوو شاندێکی بەڕێزی ئەنجومەنی پاڵپشتی پارێزگای هەڵابجە کە لە کەساتیان ئاسراوەکانی پارێزگای هەڵابجە پێکات بوون سەردانیان کردین و گفتوگویەکی بەسوودمان کرد لەبارەی چۆنیەتی پەرەپێدانی پارێزگای هەڵابجە و بەرەو پێشبردنی خزمەتگوزاریەکان و بنەما و ژێرخانی ئابووری لەم دەڤەرەدا بە شێوەیە کەوا بکەین خەڵکی ناوچەکانی تری کوردستان و عێراق و دەوروبەریش بۆ کاروباری بازرگانی ڕوو لەم دەڤەرە بکەن. ئەمەش لە ڕێگەی ئەنجامدانی پرۆژەی جۆرە و جۆرەوە دەبێت کە هیوادارم کەرتی تایبەتیش لێرە و لە ناوچەکانی دیکەی کوردستانیش هاوکار و یارمەتی دەربن بۆ زیاتر گەشەپێدانی ئابووری لە پارێزگای هەڵابجە. هەرچەندە زیاتر لە 10 ساڵ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری بە پارێزگا بوونی هەڵابجەی داوە، بەڵام بەداخەوە تا ئێستاش ڕێکارەکانی بە پارێزگا بوونی هەڵابجە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە لە حکوومەتی فدرال تەواو نەکراون. بۆیە دووپاتی دەکەینەوە کە پێویستە هەرچی زووە ئەم ڕێکارانە تەواو بکرێن و لەسەر ئاستی فدرالیش بە شێوەیەکی فەرمی وەک پارێزگایەک مامەلە لەگەڵ هەڵابجە بکرێت و بودجەی پەرەپێدانی بۆ تەرخان بکرێت. لەم ڕواوە ئێمە لە پەیوەندی بەردەوام داین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی فدرال بۆ ئەوەی بە زووترین کاتە و ڕێکارانە تەواو بکرێن. هەڵابجە وەک زۆربەی ناوچەکانی کوردستان قوربانیەکی زۆری داوە و زوڵم و ستەمێکی زۆر لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە لێی کراوە و بووەتە سمبولی ستەم لێکردنی خەڵکی کوردستان. دەبوایە خەڵکی زیان لێکەوتووی دەستی ڕژێمی پێشوو لە کوردستان و عێراق بە گشتی بە شێوەیەکی شایستە قەرەبوو بکرێنەوە. هەوڵەکانمان لەم بوارەدا چڕ دەکەینەوە و پێویستە گشت لایەنە سیاسەکانی هەرێمیش لە بەغدا هەودەنگ و هەڵوێست بن لەم بوارەدا. بەڕێزان، دروستکردنی ئەم سایلۆیە بەشێکە لە پلان و بەرنامەکانمان بۆ زیاتر خزمەتکردنی جوتیارانی ئەم دەڤەرە وەک گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ کە ئەم ناوچەیە لەم ڕۆوە زۆر دەوڵەمەندە و بێگومان ئەنجامدانی پرۆژەی کشت و کاڵی و پیشەسازی یان گەشت و گوزاری لەم ناوچەیە سەرەڕای ئەوەی دەبێتە هۆی زیاتر بوژانەوەی ئابووری و جموجۆڵی بازرگانی دەرفەتی کاریش بۆ خەڵکی ئەم ناوچەیە دەستەبەر دەکات. لەم ڕاوە هەرچی لەسەر حکوومەت بێت لە پێناو خزمەتکردنی خەڵکی ئەم پارێزگایە درێغی ناکەین. هیوادارم هەڵابجە و کوردستان بەگشتی هەمیشە هەر لە گەشانەوە و پێشکەوتن و ئاوەدانی زیاتر دابن. زۆر بەخێر بێت.